شەوی هەینی هەژدەی نیسان هێزێکی چەکداری سەر بە محەممەد حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیالیست هەڵی کوتایە سەر ماڵێک لە گوندی ڕیشێنی سەر بە قەزای خوورماڵ و کەسێکی نزیک لە عەبدوڵڵای حاجی مەحموودی برای بە ناوی ئەرسەلان خالید بە بەرچاوی خێزان و ماڵ و منداڵەکەیەوە ڕفاند. بە پێی زانیاریەکانی پەیام ئەو کەسە ئەفسەری خانەنشینە لە وەزارەتی پێشمەرگە لە کاتی هەڵکوتانە سەر ماڵەکەیدا چەکدارانی سەر بە محەممەدی حاجی مەحموود ئازاری کەسوکارەکەشیان داوە و دواتر بۆ گوندی گوڵەخانە گواستویانەتەوە و لەوێ دەست بەسەریان کردووە. هەڵکوتانە سەر ماڵی هاوڵاتیان لەلایەن میلیشیای حیزبەوە دیاردەیەکی خراپە و بەتاڵکردنەوەی هەموو ئەو بانگەشانەیە کە دەوترا دەبێت کێشەکان بە یاسا و دادگا چارەسەر بکرێن. پاساویش دەداتە هەر کەسێکیش کە خاوەنی هێزە بۆ ئەوەی لە گۆترە کێشەکانی چارەسەر بکات و ڕوو لە دەرگای دادگا نەنێت. پەیام بە دوواداچوونی بۆ میدیای سەر بە سۆسیالیست کردووە و دەرکەوت ماوەیەکە محەممەدی حاجی مەحموود بە ئاشکرا و بە بەرچاوی هەموو دام و دەستگا فەرمیەکانەوە هەڕەشە لە براکەی و کەسە نزیکەکانی دەکات و دەڵێت لە مافی خۆمان خۆش نابین و تۆڵەی خۆمان دەکەینەوە. بەڵام ئێمە دڵنیایان نەکەینەوە کە سوکاری شەهید و هاوسەنگەرەکانی و هەموو لایەک ئەبێ باجێکی قورسی شەید دابان بدەن چونکە ئەوانە قەرزێکە و لایەنە ئەبێ بیدەنەوە لە هەر کات و وەختێکا بێت. ئەو هێزە حزبیەی هاوڵاتیەکەیان ڕفاندووە پێشتریش بە بەرچاوی لایەنە فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە مانۆڕی سەربازی ئەنجامدا بۆ یەکلاکردنەوەی ناکۆکی ناوخۆیی و بنەماڵەییش لەگەڵ پاسەوانانی هەمان حزبدا کردیانە شەڕەتەقە و تەنانەت چەکی قورسیشیان بەکارهێنا و خوێنیان ڕژاند. بەرپرسە حزبی و سەربازیەکانی هەرێمی کوردستان کاتێک زار هەڵدەهێن و مایکی میدیایان دەچێتە بەردەم قسەی زل و قەبە دەکەن و باس لە پاراستنی یەکڕیزی و تەبایی نێوخۆ دەکەن بەڵام بۆ گەیشتن بە بەرژەوەندی کەسی و خێزانی خۆیان ئامادەن هێزی پێشمەرگە و میلیشیا بجوڵێن و سڵ لە هیچ هەنگاوێکی ناشەرعی و نایاسایی ناکەنەوە و مافیا ئاسا پەلاماری ماڵی خەڵک دەدەن. پەلاماردانی ماڵی هاوڵاتیەک و بەکارهێنانی هێزی سەربازی بۆ یەکلاکردنەوەی کێشەی خێزانی و حزبی یەکێک لە دیاردە ناشرین و نامۆکانە و هێشتا لەلایەن بەشێک لە حزبەکانەوە پەیڕەوی لێ دەکرێت. متمانەی هاوڵاتیانیش بە یاسا و ڕێساکان کاڵ دەکاتەوە و ئەو بۆچوونە تۆکمەتر دەبێت کە داوی یاسا تەنیا بۆ خەڵکی هەژار و لێقەوماوە و دز و مافیا و بەرپرسانی گەورەی پێوە نابێت.